کارێکمان کرد بۆ هەڵەبجە هەرچەندە ئێمە دائیمەن حەز دەکەین کە باسی هەڵەبجە دەکەین بریر دەکولێنینەوە بەڵام هەوڵی ئەوماندا بوو لە خلالی ئەو باسی کە بۆ هەڵەبجەمان کرد داواکاریشمان هەبی کە بەڕاستی لەمە دووە بەسە یعنی با هەڵەبجەی تر دروست نەبی لەم ڕۆژە ڕژێمی دیکتاتۆری 5,000 پەپولەی بە نەحەقی هەلوەران لە 16 داوا دەکەم لەم ڕۆژە هەمویان یەک بگرن خوێنی شەهیدانی هەڵەبجە و هەموو شەهیدانی ئەنفال و جینۆساید بناسێنن بە هەموو دنیا هەوڵ بدەن کیانێک لە بۆ ئەم گەڵە بەدەست بێنن. ئێمە ویسمان لەم شانۆیە پامێک بگەینین ئەو نەوە تازەیەی کە لەو سەردەمانە نەژیاو نەیبینیەوە و ئەمانە ویستمان پێیان نیشان دەین کە کورد لە سەدەی 20 تووشی چکارە ساتێک و چ دەردە سەرێک بۆ لە ژێر ڕژێمێکی دیکتاتۆر هۆدایەکیان من تێ نەبووم من کۆش نەبووم بە شیری باچی ممکەکانێ بیرەوەری هەڵەبجە کە بیرەوەرێکی تاڵە و ڕەشە بە نەزەردەی ئێمەی کورد لە ڕابردوودا ئێمە ئامانزمان لە ئەنجامدانی ئەو ساڵاچێک کە ساڵانە دەکەینەوە تێکەڵ کێشیەکە لە نێوان ڕابردوو لەگەڵ ئەو ڕۆکە بۆ پێوەی 30 ساڵ تەمەنێکی دوور و درێژە نەوەی تازە گەنجی ئەمڕۆکە تەنیا لە ڕێگەی سوسیال میدیا یاخود میدیایەکانەوە ئەو بیرەوەریە دەناسێنن بەڵام ئێمە لێرانە لە ڕێگەی نمایشکردنی ئەو شانۆیە ناوڕۆکی کارەساتەکەیان پێدەناسینین. ڕێعانەکان بێبۆنمانەوە لە شەرکی ئاسیان دایکێکە لە شێر پشتیان باوکێکە. خۆشحاڵیەکی زۆر زۆرەکە ماراسۆنە لەم کاتەیە کراکە بۆ یادی 5,000 شەهیدی هەڵەبجە بوو و ئەتوانم بڵێم لەگەڵ ئەوەی بۆ ئەو یادە پیرۆزەیە خۆشحاڵێکی زۆرە بۆ یاریزانەکانیش کە بۆ ماوەیەکی زۆر خۆیان هیلاکەکەن و ڕاهێنانەکەن بەڵام بە بۆنەی ئەم وەزعی کوردستان و عێراقەوە توانم بڵێم هەبوونی ئەم چالاکیانە خۆشحاڵیەکی زۆرە بۆ بەشداربوون. بەشداریم لە چەند چالاکیەکی دەرەوە و ناوە و بەتایبەت ئەمە هەڵەبجەژەوە بۆ دووەم جارە من بەشداریەکەم هەر 2 ساڵێکە لەسەر یەکەم بووم. ئەم ساڵ ئەمە بە سپۆنسەری چەند ڕێکخراوێک و بە هاوکاری کۆلێژی پەروەردەی وەرزش کە ئیشی داوەریەکەیان کردە ئەستۆ بەڕاستی شتێکی جوان بوو.